زیاتر دەکەوێت. ترافیک ئەم جارە باس لە هۆکاری سەرپێچی و ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگای خێرا دەکات و هەوڵەکانی حکوومەتیش بۆ ڕێگری لەو ڕووداوانە نیشان دەدات. لەم بەرنامەیە هەنگاوێکی گرنگی حکوومەت بۆ کۆنتڕۆڵکردن و چاودێری ڕێگا خێراکانی شاری هەولێر و پاراستی گیانی شۆفێر و سەرنشینەکان دەخینە ڕوو. هۆکاری ڕووداوەکان لەم ڕێگا خێرایانە باس دەکەین. ئەو سەرپێچیانەش کە هۆکارن بۆ ڕووداوەکان نیشان دەدەین. دەپرسین دوای زۆربوونی سەرپێچی و ڕووداوی هاتوچۆ لە ڕێگاکانی خێرایی 120 متری و 150 متری چی کراوە؟ سەرەتا ڕێگاکانی 120 متری و 150 متری بە هەموو تایبەتمەندیەکانی و باشی و پێشکەوتووی نیشان دەدەین کە حکوومەت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان دروستی کرد. حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەت لە ئێستادا یەکێک لە کارە گرنگەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاری هاتوچۆ و ڕێگا و دروستکردنی شەقامی پێشکەوت و ستانداردی جیهانیە تا هاوڵاتیان تێیدا بە سەلامەتی و ئارامی گوزەر بکەن و بە زووترین کات بگەنە شوێنی مەبەست. یەکێک لەو خزمەتگوزارێ گرنگانەش لەسەر ئاستی عێراق و ناوچەکە شەقامی 120 متری و 150 متری هەولێرە. شەقامی 120 متری 37 کیلومتر بازنەیە و خزمەتێکی گەورە بە خەڵکی شارەکانی هەرێمی کوردستان و هەولێر و جۆڵە بازرگانیەکان دەکات. وای لێ هاتووە خەڵک بۆ بینینی جوانی و پێشکەوتی و شەقامە لە شارەکانی تری هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە دێن بۆ بینینی. باشی و خێرایی پێشکەوتی و شەقامانە وای کرد لە سەرەتەدا ڕووداوی هاتوچۆ تیایدا زیاد بکات. لەم ڕووداوانەش قوربانی و زیانە گیانی و مادیەکان زۆر بوون بەهۆی پابەند نەبوونی بەشێک لە شۆفێران و نەزانین لە لێخوڕین لە ڕێگای خێراکاندا. سەبارەت بە ڕوودا و سەرپێچیانە ترافیک دیمەنی نەبینراوی بەشێک لەو ڕوودا و سەرپێچیانە ڕوویانداوە بڵاو دەکاتەوە. دەمانەوێت هەڵە و سەرپێچیەکان و نەزانینی چۆنێتی لێخوڕینی بەشێک لە شۆفێران نیشان بدەین. بەشێک لەو ڕوودا و هەڵانەش فازڵ حاجی گوتەبێژی هاتوچۆی هەولێر بۆ یەکەم جار باسییان دەکات و ترافیک بڵاوی دەکاتەوە کە خۆی لە چەند هەڵەیەکی شۆفێران دەبینێتەوە کە لە ڕێگا خێراکان ئەنجامیانداوە. یەکێک لە یاساکانی ڕێگای خێرا ئەوەی دەڵێ قەدەغەیە بە هەموو شێوەیەک وەستان و چاوەڕێکردن لەسەر شەقامی خێرە تەنها لە بۆ حاڵەتی وەستانی لە ناکاو نەبێت تەقینی تایەیە تێکچوون ئۆتۆمبیلە لەو حاڵەتانەش دەبێت چی بکاتن دەبێت بە هەر شێوەیەک بێتن ئۆتۆمبیل بێنرێتە لای ڕاستی ڕێگا و بە دووریەکی گونجاو کە لە 70 متر کەمتر نەبێتن لە شوێنێکی بیررا و فسفۆری سێگۆشە دابدرێتن بۆ ئەوی شوفێرانی دواوە ئاگادار بکەیتەوە کەەوە تۆ حاڵەتێکی لە ناکاوت هەیە و پێویست بوو بۆستی بزان تەمەشایەکی ئەو ڕووداوە بکەن. چۆنێتی نەزانی لە بۆ مامەڵەکردن لەگەڵ ڕێگای خێرا پیکابێک تایەکەی تەقی ئاساییە تای تەقی بەڵام لە جیاتی فسفۆر تەماشێکە سندوقی هەنجیر دادن ئەوکەوەی هەنجیر بفرۆشێ لە شەقامی خێرا لە ناوەندی ڕێگایەکەش خۆتایی تەقیوە دەیتوانانی زۆر بە ئاسانی بێ ئەلێرە لە دیوی ڕاستی شەقامەکە بۆستە و هیچ کێشەشی بۆ دروست نەدەبوو. دەمێکی زۆر چاوەڕێ دەکاتن خەریکی تەلەفۆن دەبێتن چوار فلاش مانە ئەوە نیە تۆ ڕێگە پێدراوی کە لەسەر شەقام بۆستی چوار فلاشی داگیرساندووە گوایە ئەوە ڕێ پێدانا. سندوقی هەنجیرەکەشی کە داناوە کە لە جیاتی فسفۆر بە دووری چەند مەترێک یان 2 مەتر دایناوە. بزانەتی دروست دەبێتن لە دەرەنجام ئۆتۆمبیلێک دێتن کە دەبینی ڕێگایەکە لە سەری داخراوە لە دوای ئەوە دەوەستێت کە ئەویش هەڵە دەکاتن نەدەبوو ئەویش بۆستێتن چونکە دەبوو ئەویش ڕێگای خۆی بکاتەوە بڕواتن ئەوە سەرەتای کارە ساتەکە لێر دەست پێ دەکاتن کە ئۆتۆمبیلێک دێتن لە دوای دەوەستێت. بزانە ئەوە تەبعەن ئەو شوفێرەکە کە هەڵەی کردبوو باجەکەشی وەرگرت سوپاس بۆخوا سەلامەت بوو بەڵام ئەو ئۆتۆمبیلێک کە لە دواوە هات کە خۆی پیاکێشان لە ڕووی یاساییەوە
بە هیچ شێوەیەک خەتابار نییە. خەتاباری یەکەم بۆ ڕووداوەکە ئەو پیکابەیە، خەتاباری دومیش ئەو ئۆتۆمبیلێک کە لە دوای وەستا، ئەینجا سێهەم کە ڕووداوە سەرنجەکەی دروست کرد هیچ خەتابار نییە. وەستانی لە ناکاو کە تووشی دەبی بێگومان هەمومان ئەگەر هەیە هەر کاتێک تووشی وەستانی لە ناکاو بین، چ لە شەقامی خێرابی چ لە شەقامێکی ئاساییبی. یەکەمین ئیجرا کە پێویستە بکرێتن یەکسەر لادانە لە بۆ لای ڕاستی ڕێگایەکە بۆ ئەوەی تووشی کێشە نەبی لەگەڵ ئۆتۆمبیلەکانی تر. دووەم شت کە بکرێتن بەر لەوەی دەست بدەیتە تەلەفۆن بۆ ئەو لاولا بکەیت، یەکسەر سندوقی سیارەکەت بکەیتەوە، یەکسەر فسفۆری سێگۆشە دەربینی بە دووری کەمتر نەبێت لە 7 مەتر لە شوێنێکی بینرا و فسفۆرەکە دابنێ بۆ ئەو شوفێران ئاگادار بکەیتەوە بەر لەوەی کە کارەساتێک بکەوێتەوە بەهۆی وەستانی ئۆتۆمبیلەکەیتەوە لە شوێنێک کە بەخۆی مەترسیدارە. شوفێرانێک کە لە ڕێگایەکە دەڕۆن و هێما ڕێگا نیشاندەرەکان و ڕێنوێیکەرەکان ناخوێننەوە و تووشی هەڵەکردنی ڕێگا دەبن، دەبینی پەنا بۆچی دەبن لە جیاتی ئەوەی بەردەوام من لەبەرەوەی هەڵەیان کردووە بچن لە شوێن دەرچەیەکی تر دەربچن، دەبینی بە بەک دەگەڕێنەوە. هەڵەیەکی بکوژە کە بیکەیت کە بە بەک بگەڕێەوە، چونکە ئەو ئۆتۆمبیلەی کە دێتن لە دواتەوە دێ بە هیچ شێوەیەک پێشبینی ئەوە ناکاتن ئۆتۆمبیلی پێشی بە بەک بڕواتن وە قەدەغەشە ئاساییە ڕێگە تاڵە کردووە بەردەوام بە لە ڕۆیشتن ناکرێتەوە باجی هەڵەکەی تۆ خەڵکانی تربیدا بۆیە بەک دەگەڕێتەوە. ئەو ئۆتۆمبیلش کە دێتن ئەوە پێی دەوترێتن سایدی ئیپا، سایدی دەرچوونە، دەوێت دەربچێتن ئۆتۆمبیلێک لە بەرامبەری بێتن، هەرچەندە ئۆتۆمبیلێک کە لە دواوە دێتن ئەو خۆی پیادە چێشتن، بەڵام لایەنی خەتابار چێە ئەوەی کە بە بەکدا. زۆری ڕوودا و ژمارهی سەرپێچی و نەشارەزایی لە چۆنێتی لێخڕین و بەکارهێنانی ڕێگای خێراوای کرد حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەک ئەنجامدات لە سوودی هاوڵاتیان و پاراستنیان، ئەویش دامەزراندنی بنکەی هاتوچۆی خێرایە. سەبارەت بۆ بیرۆکە و پرۆژەیە ڕاوێژکاری باڵای سەرۆکی حکوومەت باز لە گرنگی هەنگاوەکانی پێکێنان و مەشق پێکردنی و هێزە تایبەتە دەکات. بیرۆکەی ئەم بنکەیەوە لەوە سەرچاوەگر چەند ساڵ لەمەوە بە چەند ساڵێک لەمەوبەر لێکۆڵینەوەیەکم لەسەر هوشیاری و زانیاری شوفێران کرد بۆ چۆنیەتی لێخۆڕینیان. لەوێ تێبینیم کرد کە زانیارەکانیان سنووردارە لە زۆر بابەتی گرنگ و هەستیاری لێخۆڕین. پاشەوە بۆ لێخۆڕینی سەر ڕێگای خێرا دیراسەکەم لەسەر خودی کارمەندانی هاتوچۆش کرد. ئەوانش بۆم دەرکات لەبەر ئەوەی شقامی خێرانوەیە پێویستیان بە ئەپدەیت و بە نوێکردنەوەی زانیارەکانیان هەیە. جا هەستین بە دروستکردنی تیمێکی تایبەت کە ڕاهێنەری تایبەتیمان لە دەرەوەی وڵات بۆ هێنان تاوەکو مەشقیان پێ بکرێ لە چۆنیەتی ڕاگررتنی ئۆتۆمبیل لەسەر شقامی خێرا و چۆنیەتی هەڵسوکەوتکردن لەگەڵ شوفێران و بۆ ئەوەی بتوانن چاودێری سەرپێچەکانی شقامی 120 خێرا بکەن. بیرۆکەی بنکەیەوە سەرچاوی گرت حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی ناوخۆ و نووسنگی سەرۆکوەزیران لێکۆڵینەوەیان لەسەر زۆربوونی سەرپێچی و ڕووداوەکانی هاتوچۆ لە ڕێگاکانی خێرایی 120 متری و 150 متری کرد بۆ ڕاهێنانی و هێزانە خولی تایبەتی ڕایانان و مەشق پێکردن بۆ بەشێک لە ئەفسەر و کارمەندان کرایەوە بۆەوەی هێزێکی شارەزا و ڕاهێنرا و پرۆفیشناڵ چاودێری ئەو ڕێگانە بکات. ئامانجیمە لەو پرۆژەیە پێگەیاندنی شوفێرانە لە چۆنیەتی لێخوڕین لەسەر ڕێگا خێراکان، واتە فێرکردن پێشی سزادێ بەمانە ئەو ناگەێنێتن کە سزای لەگەڵدانیە، بەڵام ئامانجی ئێمە ئەوەیە کە چۆن شوفێرانمان ڕابینین و قسا لەگەڵکەین بە شێوەیەکی شارستانیانە کە ئەو جۆرە لێخوڕینە یان ئەو جۆرە ڕاوستانە یان ئەو جۆرە پێشکەوتنەوەیە لەناو لەسەر خەسەریە نایاساییە. اینجا پاشانیش ماوەیەکمان پێویستە تاوەکو لیان ڕابینین و فێریان بکەین لەسەر ئەو جۆرە لێخوڕینە.
ساڵانە ژمارەی زۆر هاوڵاتیان دەبنە قوربانی هەڵی لێخوڕین و کەم تەرخەمی لە جێبەجێکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ. سەبارەت بامەشق و ڕاهێنان بەو هێزا هاوڵەکانی حکوومەت یارێمی کوردستان بۆ بواری هاتوچۆ ترافیک ڕاهێنەرێکی سویدی دەدوێنێت. من ناوم توێربان هێلمۆرتە، ئەفسەری پێش و سوپای سویدم و سەرپەرشتیاری پۆلیسم لە پۆلیسی سوید. لەسەر داوای حکوومەتی هەرێمی کوردستان وەک بەشێک لە پڕۆژەی بەرەو پێشبردننی پۆلیس و کارکردنی مەیدانی بەشدار بووم. زۆر سوپاسگوزارم بۆ هاوبەشی پێکردنم لەم پڕۆژەیەدا. ئەمە پڕۆژەیەکی زۆر گرنگە بۆ پاراستنی گیان و سەلامەتی شوفێران لەسەر شەقام. هەروەها ئەم پڕۆژەیە دەبێتە هۆی کەمکردنەوەی پێکدادان و دروستبوونی کارەساتی دڵتەزێن. بەڕای من پێش هەموو شتێک دەبێت شوفێرانمان خێرایی لێخوڕین کەم بکەنەوە. پاشان گرنگی بە ڕێسا و یاساکانی هاتوچۆ بدەن. هەروەها ئامادەکردنی شوفێر بۆ ڕوبەڕووبوونەوەی ڕووداوە نەخوازراوەکانی لەو جۆرە و وەرگرتنی ئامادەکاری تەواو. هەروەها ئاگاداری ئەوە بن کە برایانی پۆلیس بە جۆرێکی جیاواز کار دەکەن و پێویستە برا شوفێرەکان گوێ لە ڕێنماییەکانی ئەوان بگرن و جێبەجێ بکەن. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ژینگەیەکی سەلامەتت پێ ببەخشێ و دوور دەبێت لە کارەساتی نەخوازرا و لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل. ڕاهێنان و مەشق پێکردنی ئەو هێزە تایبەتە دەکەوێتە چوارچێوەی چاکسازیەکانی کابینەی نوێم لە هەموو بوارەکاندا، لەوانش کە بواری هاتوچۆ و ڕێخستنەوەی هاتوچۆیە کە بەداخەوە ساڵانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان دەبنە قوربانی هەڵە لێخوڕین یانەوە تا کەمتەرخەمی لە جێبەجێکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ. ئامانجی سەرەکی ئەو پرۆژەیە پاراستنی ژیانی هاوڵاتیانە بۆ ئەوەی تووشی کارەساتی نەخوازراو نەبنەوە لەبەر ئەوەی هەڵەی شەقامەکانی خێرا زۆر گەورەترە لە هەڵەی شەقامەکانی تری لاوەچی بێزگە بۆ خۆیان خەڵکی تریش دەخەنە مەترسیەوە. بەرەوە هیوادارین کە ئەوان پێش ئەوەی بەکاربین ئەو ڕێگایانە سێری و ڤیدیۆیانە بکەن کە چۆن ڕێگاکانی خێرا بەکاردێن، بەروە سەرپێچ لەو ڕێنمایاندا نەکەن بۆ پاراستنی ژیانی خۆیان و ژیانی دەوروبەریان. دەتوانم بڵێم لەو ڕۆژێکە ئەو هێزە تایبەتە دروست کراوەکە لەسەر دەستی کەسانی پسپۆر کەسانی سویدی ڕاهێنانیان پێکرا زۆر کاریگەری هەبوو لەسەر کەمکردنەوە ڕووداوەکانی هاتوچۆ. ئەو مەفرەزانە ئیشیان چیە؟ ئەوان کۆمەڵە یاسا هەیە کە تەنها تایبەتن بە ڕێگا خێراکان. ئەوان ئەو یاسانە جێبەجێ دەکەن. لە بۆ نمونە ڕێگە نادەن هیچ کەسێک کڕین و فرۆشتن بکاتن لەسەر شەقامی خێرا. ڕێگە نادەن هیچ ئۆتۆمبیلێک بوەستێتن لەسەر شەقامی خێرا تەنها لە بۆ حاڵەتی زەرور نەبێتن. ڕێگە نادەن هیچ پیادەیەک کە لەسەر شەقامی خێرا بپەڕێتەوە. ڕێگە نادەن هیچ ئۆتۆمبیلێک سەرنشین لەسەر شەقامی خێرا هەڵبگرێ یان دابەزێنێتن. ڕێگە نادەن هیچ بار هەڵگرێک لە سەر شەقامی خێرا لە لایەنی چەپی ڕێگا بڕاتن و ئیلزامیان دەکەن بۆی کە تەنها لە لای ڕاستی ڕێگایەکان بڕۆن. ئەو مەفرەزانە بە بەردەوام لەسەر شەقامەکان 24 سەعاتە ئەوان ئەرچیان هەیە چونکە بەکارهێنانی ڕێگای خێرا تەنها لە بۆ کاتێک نییە، بەیانیانمان هەیە، ئێوارانمان هەیە، کاتی شەومان هەیە تاکو بەیانی بە بەردەوام 24 سەعات ئەوانە چاوی ڕقیبن لەسەر ڕێگایەکان بە دەورەی شەقامەکە بە هەردوو دێوی دەسوڕێنەوە و هەر سەرپێچێک ببین ئەوان لێپێچینەوە دەکەن و ڕێکار یاسایی دەگرنەبەر. شەقامی بازنەی 120 متری کە شەقامێکی خێرایەوەی کرد شاری هەولێر هەموو بەیەکەوە بۆ بەستێتەوە بۆ هۆی خراپی و نەزانین لە بەکارهێنانی ئەو ڕێگایە وای کرد ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆ زیاد بێت. بۆیە بڕیادرا هێزێک و مەفرەزێکی تایبەت لەلایەن وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی پۆلیسی هاتوچۆی هەولێر لەو شەقامە دروست بکرێت. سەرپەرشتیاری و هێزە و بنکەی ڕێگاکانی خێرا دەبینی باز لە گرنگیە و بەشە دەکات و شۆفێرانی شۆشیار دەکاتەوە. گرنگی بنکەی ڕێگای خێرا لە شەقامی ڕێگای خێرا کۆمەڵێک گرنگی هەیە. یەک کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ لە شەقامی ڕێگای خێرا. دوو وشیارکردنەوەی شوفێران لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلەکانیان لە ڕێگای خێرا. سێ لە کاتێک کە شوفێرێک ئۆتۆمبیلەکەی لە ڕێگای خێرا لە کار دەکەوێت
ئەو تیمە هەڵدەستن بە وشیارکردنەوەی شوفێری ناوبراو نەکوڕ هیچ ڕووداوێکی هاتوسۆی دڵتەزیان ڕوودات یاخود هاوکاریکردنی شوفێر لە کاتێکاتدا کاو شوفێرە سەرنشینێکی نەخۆش پێ ئێمە هاوکاری دەبین بۆ زانیاری زیاتری هاوڵاتیانیش ئێمە ئەو ئیزراعاتانی کە دەیکەین لابردنی ئۆتۆمبیلەکە و تەختێتکردنی هێلکاری ڕووداوی هاتچۆ لە ڕێگای خێرا شەقامی ڕێگای خێرا بەبێ بەرامبەرە بۆ هاوڵاتیان بۆ شوفێران. ترافیک بۆ یەکەم جارە بە دەداچوون بۆ ڕۆڵەرکی و هێزانە دەکات. لێرە چەند مەفرەزێکی و هێزانە کە تایبەتن دەبینین ئەوان دەیانەوێت بۆ چاودێری ڕێگاکانی خێرا دەربچن. ئێستا ئەو شفێرە بە ڕێزە خۆشەویستێ لە پێشمان دەڕات سەگری بار کردووە چادری لێداوە بەڵام چادرەکەی بە شێوەیەکی نادروستە سەیریکە بزانە لە دوایەوە چادرەکە بە تەواوەتی ناتە خوارێ هەر لە هەر کاتێکە چەگرەبەر بێتەوە سەر شەقامەکە زیان بۆ ئۆتۆمبیل تر دەگەێن تو شەقامەکەشمان لێ پیس دەکات بۆیە ئاستا ئاگاداری دەکەین کە بە وەستاندنی ئۆتۆمبیلەکەی. شۆفێری بار هەڵگر لە لای ڕاستی شەقام بوەستە. ئەو کاتت باشە بە ڕێزم ئەحواڵت سەلامەت تو ئاگاداری ئەو چەگرت بارتری لە دواوە دەکەوێت قورآن چادرم لێدێ با پێکەوە سەیری چادرەکەت بکەیت بزانە چادرەکەت چۆن یەک مەتر ماوە چادرەکەت داپێش وایە بەت سادەکەیت سیرکە ئەها ئاگاداری ئەو وردە چەگرانێ و بەردانە تو ئاگادارنی لەسەرێ دێتە خواردێت تێرا لێرەش لۆ شەقا چادرەکەت بە تەواوەتی پێدانەدایە ساڵیانەکە لانێت تەنها مۆڵەت شوێریەکە لایە وایە ئەو ئیزراتێ لەگەڵ بەڕێز دەکەم لە بۆ ژیانی پاراستنی ئەو ئۆتۆمبیلەیە ئەو براشفرەیەکە لە پشتە وایە ئەوە کەم تەرخەمیە نابی ئە بەو شێوەی بخۆربان زارش دووبارە نەبتەوە ئەو چادرێکە لێی دەدەیت بە تەواوەتی تا کۆتایی بێتۆ وە هیچ بەرد و هیچ پاشماوە ئەو باریکە بارکردی نەکەوێتە سەر شەقا یەک شەقام لێ بسکەیت دوو ئەو ساری لە پشت دێزەرێت پێ دەگەن باشە؟ ئێستا لە کاتی زراتکردن لەگەڵ شفێری ئۆتۆمبیلی بار هەڵگری ناوبراو ئەوە وا دیارە چادرەکەی چادەکە و بە تەواوەتی دای دەپۆشێت وە بیچەگرت بەرنەبێتەوە. هەدەفی ئێمە غەرامەکردنی هیچ شفێرێک نییە هەدەفی ئێمە ئاشناکردنی برای شفێرە بە ڕێنما و یاساکانی هاتوچۆ ڕامانگرتی پاکت کردەوە چادرەکەت چاکرد غەرامەت ناکەم فەرمەوە مۆڵە شفێریەکەت بەس هیوادارم جارێشتر دووبارە نەبێتەوە. فسفۆڕەکەشی شکایە فسفۆڕەکەش شکایە هەرداینە ئەوها کە شوفێر ئاگادار بی.
ئەو فسفۆڕی بار هەڵگرەکەت لە کار کەوتێت تەواو الشباب كما تعب برد چات کرد ان شاء الله استشفى بس دا ئیشاڵڵە بەس ئەو فسفۆڕی کەدای دێنێ لە دووری 50 متر لە تا 70 متر بی وەبی ئەو سارێگی ئاگادار بی دوور بی هەر سارێک نێدەوە بی ئەتوو بەلایەنی کەم تەرخەم نەبی ئەوە یەک دوو فسفۆڕەکەش لێ تاونیە لاقەکانی شکایە بەسەر ڕادگرتیا بێستەوە بێ لاقە و ڕادۆستی بەوەستەیە و سوپەی ڕادگرتیا وایە وایە ئەدێ و کاتی دووربی سیارێک لێدای 100 کەم تەرخەم دەبی کورد باش باشە گیانەکەم دووبارە نەبتەوە ترافیک تەواوی ڕێکار و هەوڵەکانی و هێزانە تۆمار دەکات لە چۆنێتی چاودێری ڕێگاکان و دەستنیشانکردنی ئەو هەڵە و سەرپێچیانەی کە نابێت لە شەقامە خێراکان شۆفێران ئەنجام بدەن. ئەو ئۆتۆمبیلی BMI کە دەیبینین ئێستاکە تابلۆی پێشەوەی ئۆتۆمبیلەکەی پێوە نییە ئێستا ئێجراعاتی یاسایی لەگەڵ دەکەین ئۆتۆمبیلەکە دەوەستێنین شۆفێری VM ئۆتۆمبیلەکە تەبخکە شۆفێری VM ئۆتۆمبیلەکە تەبخکە ئەو کاتت باشی گیانە ئەحواڵێت سەلامی دەکرێت مەنەفێستی ئۆتۆمبیلەکەتم دێ لەگە مۆڵە شفێریەکەت مەنەفێست بەڵێ ئەو ئۆتۆمبیلی ژمارە کاتیە سەنەوی ساڵیانەی نییە لە چێە؟ پیرۆزبی ئادی مۆڵە شفێریەکەت ئیجازە بەڵێ دەبی تابلویەکی بۆ ئۆتۆمبیلەکەت بێخی کە ئێستا ناو سیارەیە نە تابلویەکەت پێەیە بەڵێ گیان ئێمە لە چیلان کۆزیکەم قوربان بەس ئێستا ئەوە سەرپێچی یاسا و ڕێنمایەکانیان چۆت کرا ئێستا ئۆتۆمبیلی بەڕێز لات کامیرەکیش ڕێگای خێرا بدەی ناخین تۆ نازانی ئۆتۆمبیلەکەت چ ڕقەمەکە وایە بەڵێ پیرۆست بی یا ڕەبی پێی نییە یەک هەفتەیە کڕیت لەو هایە تابلوی پێشەوەی پێوە نییە ئەو ئۆتۆمبیلە دەبینی ئۆتۆمبیلی BM لە جۆری BM ڕەش مەنەفێستی ئۆتۆمبیلەکەی لانیە و تابلوی پێشەوەشی پێ نییە بێ لە ڕێگای خێرا بڕوا لە هەرچ کامیرەیەک بدات کامیرە ناخینتەوە لۆ تابلوی پێوە نییە ئێستا ئەمە دەست بەسە ئۆتۆمبیلەکەی دادەگرین و دەیبینە بارەگای بەڕێبەرایەتی هاتسۆی هەولێر بەشی مەعجوزات ئۆتۆمبیلەکەی عەجز دەکەیت تەمشای و پاستێکە ڕاوەستایە سێگۆشە سپۆری لانیە ترمزی لانایە سەیری و پاسەی بکەن لە جێی سێگۆشەی فسفۆر ئاگداری شوێر بکاتەوە کە ئۆتۆمبیلەکەی عاتڵە ترمزی لانایە ترمزی ئاو خواردنەوەی کانسەرەتای خلاص بووی الحەمدولله ئادی فسفۆر هەفتەکە نەمایە لە شەیە خۆ فسفۆر هەر نایە هەر ناو سیاری ئێشکا خۆسعرەکەشی ئاوانە بەس دەزانی ئێستا لەو عانتێت پەنجەر ئێرە شەقامەکە ئەوە ڕێگای خێرایە ڕێگای خێرایە ئەتو ئەلەو سایدی ڕاوەستای ئۆتۆمبیلێک بێ لە ئۆتۆمبیلەکەت و لە بەڕێزدا مخالف نییە بەڕێز مخالفی لۆ ئۆتۆمبیلەکەت پارکینگ کردووە لە شەقامی ڕێگای خێرا وایە
لە دووری 50 متر تا 70 متر دەبی فسفۆری دانی ئاگادارکردنەوەی لۆ شوفێرەکانی تر کە ئاگادار بە ئەمن ئۆتۆمبیلەکەم لە کار کەوتووە لێ ڕامگرت سپۆر بێن ئەز ئێستا من وەسڵەکە لێ دەکەم ئیشی من وشارکردنەوەی شوێرانە بەس هەندە شتی وا دەبینم زاق ئێستا ئەوە مەحاڵە لێ خۆش بووینی لۆ ئۆتۆمبیلەکەت زەرری مادیت پێدەگا ئۆتۆمبیلێک لێدا بەخۆشە دووربی لە ژێری ئۆتۆمبیلەکەت خەری چاچی دەکەی ئەدی بەخۆت گەنجە ئەو هاچوان لە وڵاتەکەم لە شارەکەم بڕوە. ترافیک ئامانجی بنیانانی کۆمەڵگەیەکی هۆشیار و سەلامەتووی هاتوچۆیە کە بتوانین لە سیستمی هاتوچۆ هەم خۆمان بپارێزین هەم ئەمراز و پێکاتەکان تا سیستمێکی هاتوچۆی سەلامەت و شارستانی بنیاد بنین.